بەناوی خۆی گەورە وەڵام من لە 2000 تقریبان 12 خەریکی ئەمیشەم بیدایەت لە تەنورەوە دەستمان پێکرد تەنورمانەیەنا لێرانە کەمەکەمامان فرۆشتوانە ئێستاکە لە 2012 خەریکین و خەریکە میشێن ئێستاکە دوا بەدوای تەنورەکە کە زانیمان سەرفیەوانە خەڵکی بەڕاستەکەی هەیە هەر لەسەر ئینی کۆن نانی بازاڕی ناخوا لەبەرەوەی سۆدەیتە حەزەکە لە ماڵە خۆی نانێ پوختە بکە بەم تەنورە خوڕە تامێکی تایبەتی هەیە دەستماندا تەنور فرۆشتن ئێستاکە لە سلێمانی بڵین هەمانە هەری فرۆشین لێرە هەمانە لە دوایەوە دەستماندا گۆزە و کوپۆ ئەوانەوە لە ئێرانەوە بۆمان دێ و لە بەغاوە بۆمان دێ و لە کەرکووکیش نەختای هێنین نەختێک کاکەی هێن بڵێن لە دووز و ئەوانە ئەوانی ئێستاکار بەردەوا من لە میشکردن بەزەم ئیشەیە ئێمە ئەم قورکاریە وەک جاران نەماوە وەک سەردەم باو باپیرانمان بڵێن کەمتر بۆتەوە جارا خانۆکانیش هەمووی گڵ بوو بەڕاستی بۆ گەرما و سەرما جاران زۆر جیاواز بوو بەڵام ئێستاکە ئەم تەنورە قوڕە هەیە و جارنەجارێ خەڵکیش ئێستاکەش هەردیە بۆ خشتی قوڕەوانە ئەی بڕین جاروایە خەڵک دیاڵە ژوورێک کەم لە مەزرعەکەم یا لە باخەکەم حەزەکەم بە یادی جاران بچم لە ناوێ دانیشم تەنور دروست ناکەین بەڵام بۆمان دێت تەنورەکان بەڵام ئاوا حازرێکین و ئامادەیەکەین و جاروایە چین لە باخەکان لە کوورەکانە دایەنین و بۆیان ئاماداکەین بەزەوەی بمێنێ ئاگرەکەی لێبن بەڵام ئەو خشتە قوڕانە خۆمان دروستێکن کە ماڵی خانووانە ئەەکەین و گۆزە و مەرکانە و شتانشمانەیە بۆمان دێ خۆمانی فرۆش خەڵکی بیانی زۆر دێن ئەوەی بێت لەم جادەوە لە شاری چەمچماڵ هاتوێتەم شارە لای من لای داوە چی بیانیەکان چی ئەوانەی عەرەبەکان بڵێن کە دێنە ئێرانە زۆربەی زۆریان دێن لای من لادن ئەگەر شتیش نەکڕن کوردەکانی زۆر جار دێن بەز ڕسمێکە گرن لێرە بە یادی جاران جاروای داوای تەنوریشمان لێکەن بیانەکان بۆ فیرلەندام نردووە بۆ بەریتانیام نردووە هەر خەڵکی چەمچەماڵە و لەوێژی لێرەوە تەنورێکی بردوێتەوە بۆیە لە چاو جارانە یعنی وەک جاران هەموو ماڵێک تەنوری قوڕی هەبووە کاتی خۆی چکێکم ئەم غاز و لە بازار ڕنانکردن و ئەوانە نەبوو بەڵام ئێستاکەش هەر هەیە کەم و کورد باشە ینی فرۆشتن هەیە بە بۆنەی باخەکانەوە هەر هەیە فرۆشتن هەیە بۆ باخەکان خەڵک ئەوەی باخیە بێ ئەی با ئەوەی شوێنێکیە بێت تۆزێ بەردەمی سۆڵی بێ ئەی با هەیە لەم بەرمی لە بچووکانەیەدایەنە لە ماڵی شۆدایەنە تایی بۆ دانین بۆ شێوەی هەمووشۆی پێکە هەر بەداریش بێت خاص عێراقی قەدیمیەکەی زۆر بازاڕیە بەڵام بە حکمیەوەی ئیمساڵ غاز گران بووە لە بەغاش گران بووە ئێستا ئیمساڵ هێشتا نەمانە یەک دوو دانەی پارمان ماوە لەوێ ئەوەی قەدیمیەکەی زوو ئەوەی کات خۆی ئافرەتە بەڕێزەکان قەدیمیەکان خۆمان دروستیانە کرد و بە تەپاڵە ئەوانە سووریانە کردەوە بەس ئێستا لە بەغا دروستەکرێ لە کوردستان بەداخەوە هیچ کارگەیەک نییە ینی پەیمانگامان هەیە نازان پەیمانگای هونەرە جوانەکان وانە بەڵام هیچ کەسێک هەتا ئێستا نەمبیستووە لە کوردستانە گۆزەیەک دروستکەن ئەوە زۆربەی گۆزەکان لە ئێرانەوە دێن زۆربەی گۆزەکان جاروایە یەک کاروانێک بای 80 وەرەقە 90 وەرەقەیە دێ یەک گۆزە لە کوردستانە دروست ناکرێت لە بچکترین شتەوە بڵێن ئەم گڵاسەمانەیە ئەم گڵاسە قوڕانە لە ئێرانەوە بەڕاستەکەی بۆمان دێ لە کوردستان ئەم هەموو پەیمانگای هەیە ناتوان گڵاسی ئاوا دروستکەن بەڕاستی گەنجی کورد دەبێ خۆی بژێنێ قەناعەت کە لە ئێرانە 6 بۆ 6 شەکەن ئەم گڵاسە دروستەکەن ئیسفادێکی باشیە لە کوردستانە بەڵام ئێمە هەر پشتمان بە دەرەوە بەستەوە ڕاستەکەی هیچ پشتێکمان بەناوخۆی هێزی ناوخۆ نەبەستووە هێزی کار نەبەستووە هەر لەڵین تاعینات ئەم پەرداخەمان هەیە ئەیفرۆشین لەمەوە هەتاکو ئەگاتە شەربە و کوپە و ئینجانە و هەموو بابەتەکان بڵێن لە دانی تەیرەوە لە بۆ تەیرەکان یعنی قاپ و هێلانە و ئەو شتە ئەو بابەتانە هەر هەموویە فرۆشین کە ئەمە بچووکترینەتی هەتا گەورەترین لە کوردستانە لە عێراقا بەعام جاران لە کوردستان ئەم کوپە عێراقانە دروستەکرا ئافرەتە بە تەمەنەکان بە ڕێزەکانی زوو ئەمەیان دروستە کرد و لە ناو سڕێە سووریانە کردەوە بەکارێنێنە باشە ئێستا ئەمەش نەماوە لە کوردستانە ئێستا ئەمە لە بەغا دروستەکرێت لەگەڵ ئەم شەربەیە تەنیا ئەم دوودانەیە ئێستا لەوەیە تقریبان 500 نەوە ئەشیام هەبێ ئیشی گڵ تەنیا ئەم دوانە لە عێراقا دروستەکرێت ئەویش نەختێکی کاکەی هەن لە دووست نەختێکی تر هەن لە بەغا دروستیەکەن ئەم کوپە عێراقیە ئەگەر تەنانەت ئاوی مەقەتەریش خۆتەوە مە قسەی منێ قسەی دکتۆرەکانە ئەڵێ هەج ئاوێک مزەخەی بەرکەوت
زەختێک لێیدا بێ بچێتە ناو گڵەوە اینجا و ئاوە ئاسایە بێتەوە ئەم کوپەیە ئەوەیە ئەم کوپەیە ئاوەکەی ئەوەی تەسپەیەکە ئەوەی ژێری لە ئاوی مقەتەر زۆر باشترە لەبەرەوەی ئاوێکی زیندووە خۆی خەڵک زۆر دێ پرسیار ئەماکەم قەدیمیانە هەیە بەس بۆ جوانی باتەوە هەیە بۆ ئاو خواردن چەند کەسیش هاتووە نەخۆشی گورچی لەوە ئەوانەی هەیە بۆ ئەلم کوپەی بردوێتەوە ئاو ژێرەی خواردوێت لەبەرەوەی ئاوێکی زیندووە ئەمەش بۆ ئاو خواردنە ئەمەش لە عێراقا دروستەکری ئەم دوو جۆرە هەیە لە عێراقا دروستکرێ ئەمە پێڵەن شەربە خۆمان عەرەبەکان پێڵەن جەڕا قەدیمیەکەی زووە بەکارێن بۆ ئاو خواردنەوە ئاوێکی زۆر تەبیعی خۆشیە بۆ هەموو تەنانەت بۆ خەنەبەندانەکانیش دێن ئەو گۆزانە لا ئێمە بن وەک زمانی زوو جۆ و چکلێت و ئەوی تێکەن و ئێشکێن و ئەساوانی ڕەفەکان پشتەوە بڵێن ئەوە زۆر دێنێ لامان بۆ کوزاوە ئەوانە بەکارێن گەرم و جوێی تێکەن وەک زمانی زوو ئەیدەنە عەرزەوە لە بەردەم بکایشکەن بەڵێ ئارەوەڵە ئەو جاجمشتانەش زۆر کەس دێ ئەیبا بۆ ماڵەوە بۆ جوانی هەڵێ واسێ یا دێن بۆ بۆنەکان ئەیبەن بەڵێ جاجممان هەیە بۆ فرۆشتن جاروایە هەشە برادرێ ئەیبا ڕسمشتی ئەگرێ و دوای بۆمانەیەنێتەوە جاجبەکان هەمانە قەدیمیەکان زووە لە ماڵە کۆنەکانە ماوە ئەیهێن بۆمان جاروایە لیانە کڕینە و خەڵکیش دیوەخان و ئەوەی داناوە ئەو شتە فۆلکلۆرانە حەزەکە بەکار بێنێت لە دیوەخانەکەی هەڵی واسیوە لە ١٨ لە ئێرانەوە بۆمان دێ ئەوەی تری وەک وتم ئەمە لە بەغاوە بۆمان دێ ئەم جەڕانیان لە دووزەوە بۆمان دێ بەڵام هەر عینەن ئەمانەشمان هەیە ئێرانیە بەڵام ئێرانەکە هیچ گڵێک وەک گڵی عێراق باش نییە ئەو گڵەی ئێران بڵێن سادە وەک سیرامیشی لێدێ ئاوەکەی فێنک نابێ بە حکمی ئەوەی گڵاکەی زۆر ئینەکەن ئاو نایە بەڵام ئێسام عێراقیە ئاوەکەی ١٠٠ فێنکە بێ لەبەرەو خۆرە داینە لە مانگی تەمموسا بەڵام بەس هەوابەریکەوێ ئاوەکەی بە تەواوەتی فێن کە پێویست بەی جۆرە سەواڵێک نیە بکەیتە ناوی بە دڵنیاییەوە چەند تەنورمان ناردووە ئەم گۆزانە هاتون بۆ دەرەوەش بردویانە ڕەفیق برادەر خۆمەیە لە دەرەوە هاتووە لێرە دوو ئالسەی علاگەی پێچاوە تۆ بردوێتەوە بۆ بەریتانی هەروەها خەڵکی بیانیش هاتووە خەڵکی بیانیش هاتووە شتەکانی بردووە زۆر بەدڵی بووە ئیشەکەم زۆر دڵخۆشم پێی زۆر مرتاحم بەڕاستی جاران جارێک چوومە دوکانێک ئاوە گۆزە ئەوانە بوو بۆ ماڵەوە کڕیتم لەوە بۆیە خولیایەکەم وردە لە 2012 بوو ئیتر وردە حەزم بە میشەکرد لە ماڵەوە زیادم کردوای حەزم کرد دوکانێک دانم بۆیە پیشەم